بەهارت لێژم ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بردومانی زەنجیرەچیای بناری قندیلیان لە ئیدارەی ڕاپەرین کرد. دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژانە بردومانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکات و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت. تەنها لەم ساڵدا تا ئێستا 6 هاوڵاتی مەدەنی شەهید و 2 دیکەش بریندار کراون. بەڵام حکوومەتەکانی عێراق و هەرێم نەک تەنها هەڵویستیان دژی ئەو هێرشانانیە بەڵکو دەست دەخنە ناو دەستی داگیرکەر و توژمنەوە بە بەرچاویانەوە هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگیرترێن. کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە لە بەیاننامەیەکدا سەپارەت بە ساڵیادی پلانگێڕی نێونەتەوەی 15 شوبات داوای لە هەموو لایە کرد با شێوەیەکی جەماوەری بڕژێنە گۆڕەپانەکان و 15 شوبات ڕۆژی جینوسایدی کورد بکەنە ڕۆژی ئازادی. کمیته ریوبر پککی اشارت به تکوشینا به راوستان آلدژی کمپروی کر و اف بیامدان. سالوگر 26 کمپروی نونتوی و پرگالا قرکن و اشکنجه یا ایمرالیه 26 سالن به پیشنگی ریبراپو تفگر می آزادی گل می والات پاریز و دوستین می لهمبری کمپرو و پرگالا ایمرالیه بلهنگی لبرخوددن. در انجام وی برخودان دیروکی ده که به شیارا هنکان روژ متاری بکنته مشاندن زیده تری 30 شهیدین مچه بون. به وی برخودانه کمپلو به هر آوائی هاتی شکاندن و پرگارا ایمرالیه تکچویه. پر اشکره که ده سالوگر 26 ده و روناهی که دیروکی پیش بکه و که تاریتی ورن در باز کرن و پیشی ده آزادیه وره بکرن. پکه که دیار کرد که افجاره کدن هزین نپشت کمپلوی جیه گرتن شرمزار دکن و اف بان کرن. ام بانگ لوان هیزان دکن که ایدی ذهنیت و آفانی سیاست خواهد تاری زختکار و داگرکر رخنه بکن بگوارینن. جبر کریارین خواه ین که اف 26 سالن پیکتینن لیبورین خواه گل کرد بخوازن و لپیشیا جیانا گل کرد آزاد و دموکراتیک نبناستنگ. پکه که خواست که پیواجوی ریبرا پو پیشنگی جیره دکه دوی هر کس ارکین خواه راست بیک بینه و اف نرخاندن کرن. وسا دخویه که اگر آلوزیه که جدی و دستوردانه که داربهی پیک نیه و جالی ریبر آپو و پیواجوی که نو جبو هر کسی پیواجوی و گوارین دست پی بکه. و پکه که او گل کرد بگوهرن. کمارا ترکیه بگوهره روجلاتا ناوین او همو جیهان بگوهرن. بگومان هر تشت و بداخیانه که پیک نیه و هر تشت و جالی ریبر آپو و نیه کرن. چابا که پرسکرک یا مهمویانه برپرسیاری جی یا مهمویانه. دوی هر کس دوی پیواجویانو ده ارکو برپرسیاری خواه راست فهم بکه و ده پراتیکه ده بجیه بینه. کمیته ریوبر آپکه که گرنگیا مزین کرنه تکوشینای دستنشان کر و اف بان کر. ده سری ده جن و جیوان ام بانگ لهمو گله خواه حسین دموکراسی ین ترکیه و همو دوستین خواه ین دموکراتیک دکن که ریبرا پو جنیز و بشوپینن و راست فهم بکن. ام بانک دکن که ده سالوگر 26 امین ده برای خواه بدن کولان و قادان به آوائه که خورتر کمپروی 15 سبات رو رش بکن و 15 سبات روژا خرکرنا گل کرد و گوارینن روژا آزادیه. دیوانی هەفسەرۆکاتی کۆنگرەی گەل ڕاگەیان بۆ شەرمەزارکردنی پلانگەڕی نێونەتەوەیی و بۆ داوای ئازادی بۆ بەڕێز و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بانگەوازی لە گەلەکەمان دەکەین بەهێزەوە بەشداری لا ڕێپێوانی مەزنی ستراسبورگ بکەن. دیوانی هەفسەرۆکاتی کۆنگرەی گەل ڕاگەیان لە 26مین ساڵوەگەری پلانگێڕی نێونەتەوەی 15 شوباتدا باڕق و تووڕەبوونەوە هێزە پلانگێڕەکان شەرمەزار دەکەین با پلانگێڕی لادژی ڕێبەر و جەلان دەیانویست خەونی ئازادی گەلی کورد لەناو ببەن. ئەم هێزانەکە دەیانەوێت لا ڕێگەی جنوسایدی گەلی کوردەوە سیاسەتەکانیان بە ئەنجام بگەێنن بۆ هەمیشە لا ویژدانی گەلەکەمان و مرۆڤی پێشکەوتوودا شەرمەزارن. نەدیم سەڤەن ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە لە چاوپێکەوتنێک لەگەڵ ئاژانسی
فۆرات نیوز تیشکی خستە سەر پلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی سەر ڕێبەرۆجەلان و سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی و هەوڵەکانی ڕێبەرۆجەلانی بۆ چارەسەرکردنی پرسی کورد تاوتوێ کرد و ڕایگەیان هێشتا پلانگێڕی نێودەوڵەتی 15 شوبات بەردەوامە. نەدیم سەڤان داواشی کرد هەمووان بەشداری لاگربوونەوەی جەماوەری ستراسبورگدا بکەن کا بڕیارە بەبوونەی ساڵیادی پلانگێڕی 15 شوباتەوە ئەنجام بدرێت. کەسێڤێ کۆمپلۆیدا جهگرتی ئەمانە چه هێز چه دەولەت چجی ڕێخستنێن vê qirêjiyê da cîgirtiya wana şermizar dikin. Te hedefa komplogeran tunekirina rêberap û belavkirina tevgera azadî bû. Yê komplo armanc kirî hêzên hegemonistin, modernîte kapitalîst e, hêzên ne tevdewletin, her yekê bahrawan têde heye. Niha jî wê lîskê berdewam dikin lê tekoşîna gelê Kurdistan, tekoşîna rêberap û tekoşîna tevgera azadî ev plansaziye jî astan heyem gehiştînê salvegera 27 ya komplî da pûç kiriye. Komkuş, qirker, dagirker wek serokatî destpêkî Prato Guantanamo nav dikir. Hemberê rêberap ew pergal hat çêkirin. Ew pergal armanca wê hebu kesetê rêberap da hêviyên gelan, hêviyên şoreşgeran welatparêzan bişkin. کۆردیناسیۆنی کۆمەڵگەی زەدی ئوروپا کە ئوروپا سەبارەت بە ڕێپێوان و کردبوونەوەی 15 شوبات لە شای ستراسبورگی فەڕەنسا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و بۆ شەرمەزارکردنی پلانگێڕی نێونێوتەوەی و داوای ئازادی ڕێبەر ئۆجەلانی لە هەمولایە کرد. لا سەرەتای ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بۆ کراوە کە بە تێکۆشانی 50 ساڵی تەفگەری ئازادی کوردستان و گەلی کورد لا دژی داگیرکاری لە هەموو کات زیاتر نزیکی ئازادین بتمانەوە هیوای سەرکەوتن لە هەموو کات مەزنترە. کوردیناسیۆنی کۆمەڵگەی زەدی لە ئەوروپا ئاماژەی بەوەش کردووە کە لە ئەنجامی تێکۆشانی گەلی کورد و تۆسانی گەلی کووردا گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان کەوتەتە ڕۆژەوی ڕایگەشتی جیهانی و هەروەها ڕاشنگان لە ئەنجامی هەڵدانەکانی ساڵانی کۆتایی دۆست و پەیوەستانی گەلی کورد ئەنجامی گرنگ دامەزراوە بۆ ڕێبەر ئۆجەلان مافی هیوا کەوتەتە ڕۆژەوەوە. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بە ڕێپێوان و گربوونەوەی 15 شوباتی 2025 لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا کراوە و هەروەها تیشکراوەتە سەر ئەوەی کات دەبێت بامەزنبوون و کاریگەری بەهێز ڕۆژی ڕەشی 15 شوبات بکەن بە بناغی ڕۆژانی خۆش و گەشت. کۆردیناسیۆنی کۆمەڵگەی زەدی لە ئەوروپا دەشڵێت با هیوا و ئامانجمانەوە دەڵێن بۆ ئازادی جەستەی بەڕێز ئۆجەلان بۆ چارەسەری سیاسی کێشەی کورد با ڕێگەی یاسا و سیاسی ڕۆژی هیمەتە. جەنگاوەرانی سەمایوجەی تەفگەری شۆڕژگێڕی یەکگرتووی ژنان کە بەدەها شەوی حوتی شوبات لە شەقامی ئەتاتۆرکی گەڕێکی تافشانلی کۆجاعەلی ئاگریان لە کارگەیەکی باڵێت بەردا. لە ئەنجامدا زیانێکی زۆری مادی لە کارگەکە کەوتووە و جەنگاوەرانی سەمایوجە پاشچالاکیەکە گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. لە ڕاگەیاندراوەکەی جەنگاوەرانی کە بەدەها داهاتووە کە چالاکیەکە دیاریش ئەو شەهیدە فیدایانە دەکەن کە بە دروشمی ئێوە ناتوانن ڕۆژمان تاریک بکەن لە دەوری ڕێبەر ئۆجەلان بوونەتە قەڵغانێکی ئاگرین. هەروە ڕاشنگیان لێپرسینەوە لە هەر هێرشێک لا دژی گەلەکەمان دەکەین. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە هێرش و شەڕ و پێکدادانەکانی دوێنێ لە بەرەکانی جەنگدا ڕاگەیاندراوێکی نووسراویان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە. دوێنێ شەڕوانانی قەسەدە درۆنێکی خۆکوژی سوپای تورکی داگیرکەریان لا نزیک بەنداوی ترشین خستوەتە خوارەوە و لە هەمان کاتدا فڕۆکەی جەنگی و پێفڕۆکەوان لە دەوروبەری بەنداوەکە بە تایبەت ماڵی کرێکارانیان بردومان کردو و لە ئەنجامدا زیانی مادی لێکەوتوێتەوە. هەروەها لە بەرەی پردی قەرەقۆزاق شەرفانانی قەسەدا چەند چالاکیەکان لا دژی بارەگاکانی سوپای تورکی داگیرکەر و چەتەکانی لاگردی قەرەقۆزاق ئەنجام داوە و ڕادارێکی پەیوەندی داگیرکەرانیان لە گوندی قەبر ئیمۆش کردوتە ئامانج و لە ئەنجامدا دوو چەتە بریندار بوون. هەروە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک گوندەکانی ماڵحا بیرحەسەن و خەزەقیان بردومان کردووە و لە ئەنجامدا زیانی مادی لێکەوتوێتەوە. لەگەڵ بردومانی دەوڵەتی تورک و چەتەکانی باچەکی قورس تانک و موشک و هاوان
گوندەکانی ئەلتینا، جادە، بیرحەسەن، خەزەق، دیکان، ئەلسانە و مالحە و گردی سێڤی 140 جار بردومان کراون. هەروەها لە بەرەی دەیر حافر چەتەیەک دەیویست بە ئۆتۆمۆبیلەکەی بەسەر شەروانان بدات دەستگیر کرا و دەست بەسەر هێندێک کەرەستەی پەیوەندی و چەکی ئەودا گیراوە. تەرمی 4 شەهیدی بەرخۆدان کا لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی شەهید بوون لە کانتۆنی فرات بە مەراسمێکی شکۆردار بە خاک سپێردران. هاوکات یادی دوو شەهیدی دیکەش بەرز ڕاگیرا. تەروی شەروانی ئەنجومەنی سەربازی منبەج، عەزەدین سەلۆ و شەروانی هێزەکانی قەسەدا محەممەد ئیسماعیل و هەروەها عەلی ئۆسۆ و هەروەها عەلی خەلیل سەلجۆ بە مەراسمێکی جەماوەری لا گۆڕستانی شەهید دیجلە بە خاک سپێردران. هاوکات لە مەراسمەکەدا یادی شەهیدانی شەروانی هێزەکانی کۆماندۆ ئیسماعیل عەلی عەبدولقادر بەتاڵ کرایەوە. ڕۆژی 23 ئابی 2024 فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک لا نزیک شارەچکەی سەیف سادقی سەرباز سلێمانی بردومانی ئۆتۆمۆبیلێکی کۆمپانیای چەتری کابۆکاری میدیایی دەکرد کرد. بەهۆیەوە هەردوو ڕۆژنامەنووسی ڕاگەیاندنی ئازاد کولیستان تارا و هێرۆ بەهادین شەهید بوون. دوای شەهید بوونیان ژمارەیەک لە چالاکوانانی شارۆچکەی سەیف سادق بە نووسراوێک داوان لە مەقامیەتی شارۆچکەکە کرد کە ئەو جووت سایدەی کە هەردوو ڕۆژنامەنووسی لە شەهید بوون بکرێت بە ناوی شەقامی ڕۆژنامەنووسانی شەهید گولیستان تارا و هێرۆ بەهادین. پاش ڕازیبوونی قایم مەقامیەتی شارۆچکەکە بە مەراسمێک ڕۆژی دەیشوبات پەردە لەسەر تابلۆی شەهیدان لادرا و شەقامەکە بە ناوە نوێکەوە ناسێنرا. بەڵام درەنگانی دوێنێ شەو تابلۆکە شێوێندراوە و پاشان سووتێنراوە. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان ڕایگەیاند ڕۆژی ڕابردوو ژنێکی زیندانی سیاسی کورد بە ناوی سوعدا خەدیرزادە لەگەڵ منداڵا کۆرپەکەی بە ناوی سۆلینا ئیسماعیلی تەمەن 40 مانگ لە زیندانی ورمێ بە دانانی بارمتە مۆڵەتی پشووی کاتی پێدراوە بۆ ماوەیەکی دیاری کراو ئازاد کراون. هەروەها ئاماژە بۆش کراوە سوعدا خەدیرزادە هەموو تەمەنی خۆی لا دۆخی دژوار و نەگونجایی بەندی ژنانی زیندانی ناوەندی ورمێدا بەسەر بردووە. هاوکات لا 4 تەشرینی یەکەمی ساڵی 2021 سوعدا خەدیرزادە خەڵکی پیرانشار لەلایەن هێزە ئەمریکانی شارەکەەوە دەستوەسەر کراو بۆ زیندانی ورمەیە گوازرایەوە و بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملی خرای بەرگوشار و ئەشکەنجەی دەرونیەوە. سەروەت سۆهرابی چالاکی فەرهەنگی خەڵکی شاری جوانڕۆ لالایەن هێزەکانی دای ئیتلاعاتی شاری کرماشانەوە دەستبەسەر کراوە و بۆ گرتوخانەی ناوەندی ئەمنی شاری کرماشان گواستراوەتەوە. جێ ئاماژەیە ئەم چالاکوانە فەرهەنگیە بە تۆمەتەکانی وەک بانگەشە دژی کۆماری ئیسلامی ئێران ڕوبەڕووی زیندان کراوەتەوە. تا ئێستا لەبارەی دۆخی ناوبرا و هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. گەشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەر شاد بن.